لە دوورگەیەکی دەریای ناوەڕاست وڵاتێکی بچووک دووپارچە بووە بۆتە قوبرسی باکوور و باشوور. باکووریەکان تورکن و 295,000 کەسن. کۆمارەکەیان تەنیا تورکیا دانی پێداناوە. 870,000 کەسن. کۆمارێکی دانپێدانراویان هەیە. لە ساڵی 1974ەوە بە ململانەی نێوان Türkiye و Yunan جیابوونەوە. Şimdiki önemli olmak değil, yani birlikte yaşamak önemli değil. Önemli olan, bizim için çok önemli, ambargo kalksın. Yani bizim de limanlara. Ekava jiyan giring niye? Avay belay ema giringa labردنی ئابلۆقەیە. ئێمەش پێویستمان بەوەیە کە بەندەر و فڕۆکەخانەمان هەبێت و لێرەوە گەشتی ڕاستەوخۆ ئەنجام بدرێت. با ئێرەش کەمێک ببوژێتەوە. ئێستا سنوورێکی دەستکرد لە نێوانیاندایە. ڕۆژانە هاتوچۆ بۆ خەڵکی دوو قوبرسەکە ئاساییە. تورکەکان دەیانەوێت یەک بگرنەوە تا لە ڕێگەی ئەوانەوە بستنە سەر یەکێتی ئەوروپا. Bir çözüm olacaksa, ئەگەر باز لە چارەسەر دەکرێت دەمانەوێت ئەو چارەسەر پێگەنانی فیدراسیۆن بێت. فیدراسیۆنیش چەند مەرجێکی هەیە. ئەگەر فیدراسیۆن پێک دەهێنرێت و مەرجەکانی جێبەجێ دەکرێت کێشە نییە. مانەوەی تورکەکان لەملا و ڕوومەکان لەولا دەمێنەوە یان نا. لە پێگەنانی فیدراسیۆندا مەرجەکان چۆن دەستنیشان دەکرێن. دەمانوێت بەو شێوەیە چارەسەر بکرێت. بێگومان چەندین ساڵە چارەسەر نەکردنی ئەم پرسە باسێکی دیکەیە. بەڵام دەبێت بپرسین ئێستا دەکرێت یان نا. من زۆر بە ئومێد نیم. بەشێکی زۆری خەڵک گەشتبینن. بەڵام بڕوا ناکەم کێشەکە چارەسەر بکرێت. Ben beklemiyorum bir çözüm olsun yani. هەردوولا لە گفتوگۆدان بۆ یەکگرتنەوە هێشتا لە یەکتر بێئومێد نەبوون. 93'ten beri adada yaşıyorum. لە ساڵی 1993ەوە لە دوورگەی قوبرس نیشتەجێم. من تورکێکی کۆچبەرم. لە ساڵی 1974ەوە باز لە چارەسەرکردنی ئەو کێشەیە دەکرێت. بەڵام کەس نازانێت چۆن چارەسەر دەکرێت. ئەو چارەسەرەی ڕۆمەکان داوای دەکەن جیاوازە لەوەی تورکەکان داوای دەکەن. ئەوەی ڕۆمەکان داوای دەکەن کشانەوەی سەربازەکانی تورکیا لە دوورگەی قوبرس. لەگەڵ گەڕانەوەی ئەو کەسانەی هاوشێوەی من دواتر کۆچیان کردو بۆ ئێرە. لەبەر ئەوەی ئەمە مەحاڵە ڕوو بدات پێدەچێت چارەسەری کێشەکە ئاستان بێت. Bunun da mümkün olmayacağı için çözüm biraz zor gibi gözüküyor bana. بۆ ئەوەی شەڕ ڕوونەدات نەتەوە یەکگرتوەکان چاودێری سنوورە دەستکردەکە دەکەن. لە سنووری نێوان دوو وڵاتم قوبرسی باکوور و قوبرسی باشوور. ئەوانی لێرە دەژێن باپیرانیان لێرە دراوسە یەکتر بوون. مزگەوت و کلێساکان پێکەوە بوون. بەڵام ئێستا نەوەکان لە زمان یەکتر تێناگەن. ئەوەی جێگەی ئومێدی ئەوانە منداڵانی قوبرسی باکوور لێرە یاری دەکەن، منداڵانی باشوورش لەوبەر لە پشت تێلەکانەوە سەیریان دەکەن. سۆران بەهادین، ڕوودا و سنووری نێوان قوبرسی باکوور و باشوور.